باشە دکتۆر زۆر باسمان لە توندوتیژی منداڵ کرد کە ئەگەر شەکری بخوا ڕفتارەکانی توندوتیژ دەبن عەسەبی دەبیتن. دەمەوێت ئەوە بپرسم منداڵی ئێستا بە شێوەیەکی گشتی زۆر هاروهاج و توندوتیژ دێنە پێش چاو. گرنگترین هۆکار چییە کەوا لە منداڵێک دەکات بەو شێوەیە بێ؟ یەکەم خواردنە شیرینی، شیرینی دووەم شەکر وا لە مناڵەکە عەسەبی دەکات و ڕێی دەکات و ئەو بەجوڵا بێت. دووهەم مۆبایل باشە، سێهەم ماڵەوە زۆر تەسیری هەیە. ماڵە مەسەن تۆ لە ئەوروپا ژن و مێردەکەن مناڵەکان هەیە ئێوارن دادەنیشن ڕسم دروستەکان چیرۆک بۆ مناڵەکەی ئەڵێ مناڵەکەی دادەنیشێ ئەی خاتە ناو خەیاڵێکی خۆش ئارام دەبێ تێگەی ئەو لا ئێمە ئەگەر ئەو شتە نەبێ مناڵەکە چیەکە؟ ئەو وەختە هەڵەپەڕی لە ماڵەوانە کە کەس قسەی لەگەڵ نەکە، کەس چیرۆکی بۆ نەڵێ، کە ڕسمی لەگەڵ نەڵێ، کەس شتی فێر نەکە، کەس ڕەنگەکانی فێر نەکە، کەس نییە بێڵێ ئەو مناڵە دانیشە ئەوەختە چی لێدێ؟ بە حرەکەت دەبێ جوڵاکە لەو قەدەفێ بۆ قەدەفێ. دکتۆر قسەش دەبرم زۆر جار مەسەلەن ئەگەر منداڵ ئەوەندە بە حەڕووک بیتن دەرێن ئەوە مندارێکی زۆر تەندروستە با ئەو هابیتن، ئەو قسەش ڕاستە؟ منداڵی حەروک طبعاً خۆی عادەتەن منداڵی حەروک تەندروستە، خۆی تەندروستە، بەڵام نەک بە شێوەیەکی ینی ناتەبیعی، بە شێوەیەکی ینی مناڵێک بێتە ئێرە بڕاتە سەر ئەو قەنەفە بڕاتە سەر ئەو مێزە لەو مێزە بۆ بەڵام ئەڵڵا هەیە ئەو حەروکە زۆر باشەوە تەندروستە وانە. بەڵام منداڵێک ێستا بەخۆ لە ئەڵمانیا مناڵەکانیان دایکێکە بینم لەگەڵ مناڵی خۆیەتی لە دایکەکە دانیشتووە مناڵەکەشی لە تەنیشی دانیشتووە ئەو کتاب دەرهێنە کچەکەش مناڵەکەی سیرەکە ئەوش کتابێک دەرهێن دەخین لەو ڕێگا قیتارە ئاگایان لە کەس نییە هەردووکان دەخین یعنی ئەو حرەکەتی نەکردو یعنی ئەوە چالاک نیە وەزەی زیرەک نییە بەڵام حرەکەتی خۆی هەیە حرەکەتی تابەتی هەیە لە حەدیقە بێ لە ماڵەوە بێ حرەکەتی نەشاطی هەیە ئێم بەحسی حرەکەت دەکەیت بەحسی یعنی چی ئەکا ئەو مناڵە هەیە حرەکەت بەڕسمە هەیە حرەکەت بە شت دروستکردنە هەیە حرەکەت بە گەمەکردنە ئەوانە حرەکەتە نەک پازدان و خۆی هەڵواسی بە شتەوە ئەو پێ ناڵن حرەکەت ئەوە پێڵەن حرەکەتێکی ناتەبیعی لە مناڵان باشە.